سەبارەت بە لێک نزیک بوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ماوەی ئەو ماوەی ڕابردوودا کە چەندین کۆبوونەوە لە نێوان هەردوو لادا ئەنجام درراوە بە مەبەستی لێک نزیکبوونەوەیان لە یەکتری و چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە نێوانیاندا هەیە بە تایبەت لە ناوخۆی هەرێمی کوردستاندا دواتر چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لە نێوانیاندا هەیە لە بەغداش. زۆر جار ئەو کەسانەی کە دەبنە میوانمان لە کوردستان 24 هەموویان جەخت لەوە دەکەنەوە دەڵێن دەبێت کورد یەک دەست بێت یەکگرتوو بێ بۆی بتوانن مافەکانی خۆیان بەدەست بهێنن. لەسەر ئەم بابەتە من میوانێکم لەگەڵ دەبێت ئاسۆ عەبدوڵلەتیف چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کاگاسۆ ئەم کاتتان باش. هەموو میوانەکانمان کە بەشدار دەبوون پێشتر باس لە کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان نەکرا بۆ چارەسەرکردن، باس لە کێشەکان نەکرا کە چارەسەر بکرێن لە بەغدا هەموو دەیانگوت یەکگرتووی نێوماڵی کووردە. باشە ئایا ئەوەی کە ئێستا هەیە دەتوانێت هەرێمی کوردستان بگەێنێتە ئەو پێگەی کە بتوانێت کێشەکانی خۆی چارەسەر بکات هەم ناوخۆیی و هەم دەرەکی؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە هەنگاوەکانی ئێستای لێک نزیک بوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نەک بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بەڵکو بۆ تەواوی پرۆسەی سیاسی لە عێراقا مایی دڵخۆشیە و بێگومان لایەنە شیعەکان و لایەنە سوننەکانیش لە عێراقا ئەوەیان نەشاردۆتەوە کە یەکڕیزی و تەبایی لە نێوان هێزە براوەکانی هەڵبژاردن بە تایبەتی ئەوەی کە خاوەنی خیتاب و دیسکۆرسی سیاسی هەرێمی کوردستانەیە با بڵین ئەوەی کە خاوەنی ناسیۆنالیزم و ئەو ڕەوتە سیاسیەیە کە مخاتەبەی گفتوگۆکانەکە لە بەغدا ئەوان بەوەی ئەبینن کە ئەگەر دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی تەباو جێگیر بێ باشتر ئەتوانرێ گفتوگۆ و دانوستان بکرێ بۆ یەکلاییکردنەوەی تەواوی ئەو کێشە و ئاریش و قەیرانانەی کە لە عێراقا هەیە بە تایبەتی یەکلاییکردنەوەی پۆستێکی حەساسی وەکو سەرۆکایەتی کۆمار کە لە چەند هەفتە و چەند مانگی ڕابردووە ئەو پەڕی ململانی توندی سیاسی لەسەر بوو لەلایەن یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات. بە بڕوای من گفتوگۆکانی ئێستا و لێک نزیکبوونەوەی ئێستای ڕەمزەکانی سەرکردایەتی ئەم دوو هێزە بایی ئەوەیە کە ئێمە شرۆڤەی بکەین کە دڵنیایی بین بە خەڵک تا ڕادەیە کە ئەو گرێ کوێرەیە لە نێوان یەکێتی و پارتیا کۆتایی هاتووە و بە ئومێدین هەنگاوەکانی ئایندە بۆ ئەوە بێ کە لە بەغدا لەسەر یەک شاڕێ و لەسەر یەک گوتاری سیاسی نیشتیمانی نەتەوەیی و بە یەک پاکێج مامەڵە لەگەڵ کێشەکانە بکرێ. باش کاگاسۆ پێشتریش بینیمان بەر لەوەی کە بچنە بەغدا هەموو دەیانگوت نمونەی ساڵی 2010 دووبارە نابێتەوە. باشە بینیمان ئەوە دووبارە بووەوە تەنانەت نێوانی پارتی و یەکێتی لە ناخۆشیە گەیشتە لووتکە. ئەمانە دووبارە ئەبنەوە یاخود مەترسیەک هەیە ئەمانەی وا لێ کردووە کە لە یەکتری نزیک ببنەوە؟ بە دڵنیاییەوە کە بە بەردەوامی مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە خۆی شەقکردنی گوتاری سیاسی و ئایدۆلۆژی و حکومڕانی هەرێمی کوردستان و بە دوو وەفتی دانوستانکار یا با بڵێن لە ناو دوو بەرەی سیاسی ئایدۆلۆژی مەرجعی گەورەی شیعە لە عێراقا کورد بەشداریەکە ئەمە بۆ خۆی مایی بەدبەختی و کارەساتێکی گەورەیە بۆ گەلی کورد. بێگومان هەموو ئەو ساڵانەی کە لە ڕابردوو لە عێراقا دەستکەوتی گەورە گەورە بەدەست هاتووە لە دەرەنجامی ئەوە بۆ کە یەکێتی و پارتی ڕێکەوتنی استراتیجی تونند و تۆڵ هەبووە لە نێوانیانە و هەموو ئەو لێکترازان و کارەساتانەی کە لە دوای ساڵی 2010 و 2019 و بە تەحدید دوای یەکلاییبوونەوەی پۆستی سەرۆکایەتی کۆمار لە 2010 بۆ بەڕێز دکتۆر بەرهەم هەموو ئەو کێشانە لە بەرەنجامی ئەو سارد و سڕیە بوو کە ئێمە وەکو کورد لە بەغدا بە دوو گوتار و بە دوو ئایدۆلۆژیا و بە دوو هێڵی جیاوازی دانوستانکردن مامەڵەمان کردووە لەگەڵ عێراق و لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانە.
ئێستش بەشێک لە شیعەکانەوە بە تایبەتی شیعە وەلاییەکان ئەوانەی کە سەر بە یا با بڵێن نزیکن لە کۆماری ئیسلامی ئێران بە توندی هەرێمی کوردستان و بە تایبەت هەولێر بەوە تاوانبارەکەن کە ڕۆڵیان هەبووە لە شەقکردنی گوتاری سیاسی شیعەکانە بە تایبەتی شەقکردنی کوتلەی سەدری یا با بڵێن جیاکردنەوەی کوتلەی بەهێزی سەدریەکان لە کوتلەی چوارچێوەی هەماهەنگی کە چوارچێوەی مالیکی و هادی عامری و هێزە وەلاییەکانن کە ئەوانە حەشدی شەعبی و 76 فرقەی سەربازی و لیوا پێکەهێنن لە عێراقا کە ئەمانە نزیکن لە کۆماری ئیسلامی ئێرانەوە و کوردیان تاوانبارە کرد بەوەی کە کورد فاکتەری سەرەکی بوو بۆ شەقکردنی گوتاری شیعە لە عێراقا. ئێستا خۆشبەختانە ئەم لێک نزیک بوونەوەی هێزە کوردیەکان و یەکێتی و پارتی و کۆبوونەوەی هەردوو مەکتەب سیاسی چ لە سلێمانی هاتنی بەڕێز نێچیروان بارزانی کە گرێچۆرەکەی کردەوە لە سەرەتادا و شاندی دانوستاندکاری پارتی و یەکێتی هەردوو مەکتەب سیاسی و ئەمڕۆژ پێشوازیکردنی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێم کاک مەسرور لە بەڕێز کاک باڤڵ ئەمە دەرخەری ئەوەیە ئەم لێک نزیک بوونەوەیە بەو ئاراستایە کە کورد لە ئایندەیەکی نزیکە ئەبێ بە یەک گوتار مامەڵە لەگەڵ کێشە سیاسیەکانی عێراقا بکە چونکە عێراق ئێستا لە بنبەستی سیاسیایە عێراق ئێستا لە بۆشاییەکی دەستوریایە تاقە دەستگا ئێستا یاسا دەرکا لە عێراقا دادگای باڵای فیدرالیە بێگومان هەموو یاساکانیشی یا با بڵێن بەشێکی زۆری ئەو یاسایانەی بە تایبەتی لە دوای دەرکردنی یاسای غازوونەوتی هەرێمی کوردستان و ڕاگررتنی تەواوی گرێبەستە نەوتیەکانی هەرێمەوە هەموو ئەو یاسا و بڕیارانەی کە دادگای باڵای فیدرالی محکەمەی ئیتیحادی دەری کردووە دشوەستاوەتەوە لەگەڵ خواست و ئارمانجە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئەوانەی نمایندە و نوێنەرایەتی سیاسی هەرێمی کوردستانەکەن بەجددی لەسەر ئەم پرسە بێنەخەدووە بە یەک گوتار و بە یەک پاکێجی سیاسی مامەڵە بکەن بڕیارەکانی سیاسی شەو قەیرانەکانە چونکە خۆتەزانی مەسەلەی بەدڵنیاییەوە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی تەواو بڕیاری سیاسین و دوورە لە پرەنسیپە عەقلانی و یاسایەکانەوە چونکە بۆ خۆی دادگای باڵای فیدرالی عێراق لەژێر جەبری یاساکانی حەشدی شەعبیە کارەکە لە ئێستادا و تەواوی یاسا و نۆرم و بەهاکانی عێراقیش لە ئێستادا ئەتوانم بڵێم لەژێر کۆنتڕۆڵی تەواوەتی هێزە وەلاییەکانایە بۆیە لە هەموو بار و زروفێکە لە عێراق ئەگەری ئەوە هەیە کە نەک کۆدەتای سەربازی یعنی کۆدەتایەک ڕووبا لە عێراقا یەک گەڕانەوە بێ بۆ تۆتالیتاریزمێکی مەزهەبی مەترسیدار لەو 30-40 ساڵەی ڕابردووی بەعسیەکان و ئەفلاقیەکان هەیەن بەڵام کاگاسۆ چونکە ئەم تۆتالیتاریزم و مەزهەبە باشە بۆ ئەوەی دادگای فیدرالی بڕیارێک لەسەر کێشەیەک بدا کە لە نێوان هەرێمەکان و ناوەند هەیە باشە لەگەڵ حکوومەتی فیدرالیە هەیە ناو کێشانە پێویستی بە دوو لە سەرسێ دەنگەکانی با بڵێن قازەکانی نێو دادگای باڵای فیدرالیە باشە پێنجیان شیعان دوو سونە دوو کورد هەر بڕیارێک دەربکرێت پێویستی بە 6 دەنگە 6 کەسی پێویستە لە بەرامبەر هەرێمەکان پێنجیان شیعان خۆ دویان سونەکان بۆ لەگەڵیانن لە کاتێکدا با بڵێن کورد هاوپەیمانێتیان لەگەڵیان هەیە لەبەرەوەی کە فەزای بڕیاردان لە محکەمەی ئیتیحادی فەزایەکی قۆرەخکارانەیە بۆ کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی کە نزیکن لە حەشدی شەعبی وەلایەکانەوە بێگومان تا ئێستا هیچ یاسایەک لە محکەمەی ئیتیحادی ئێمە پرسیومانە تا ئێستا بۆچی هیچ یاسایەک لە محکەمەی ئیتیحادی دادگای باڵای فیدرالی دەرنەچووە بەرامبەر هەموو ئەو بیرەنەوتە یاسایی و قاچاغانەی کە لە عێراقا هەن کە ڕۆژانە دەیان و سەدان هەزار لیتر نەوت و بەنزین بەرهەمێنن لە ڕێگەی پاڵاگوێنە یاسایەکانەوە بێگومان چەندین وەزیری شیعە لە عێراقا ڕوبەڕووی گەندەڵی کراوەتەوە وەزارەتەکەی یعنی متهەمە گوماناویە لەسەرەوەی کە گەندەڵی تایە تا ئێستا نەمان بینی وەزیرێک دادگایی بکرێت لە عێراقا تەنانەت لە ئێستادا کە لە دەرەوەی عێراق کۆمەڵێک دەوڵەتی وەکو تورکیا و ئێران مەسەلەن ئیشیان کردووە لەسەر ئەوەی سەرچاوەکانی
ئاو لە عێراقا وشکن بە تایبەتی دیژلە و فڕات کە عێراقیان دووچاری بە بیابانبوون کردوتەوە لە ئێستادا. ئەمە مەترسیەکی گەورەیە دادگای باڵای فیدرالی لەکوێ بۆ نایەتە دەنگ لە کاتێکا لە عێراقا چەندین پۆستی سیادی بەدەستی هێزە شیعەکانەوەیە و لە ڕابردووشا بێگومان توانای ئەوەیان هەبووە کە کۆمەڵێک بڕیار دەرکەن بە تایبەتی ئەو هەموو خۆپشاندانانی کە لە بەسڕە کرا دادگای باڵای فیدرالی نێوتوانی بە هیچ شێوەیە کەیسەکەیەک لای کاتەوە. باشە ئایندی عێراق چۆنە بینی لە داهاتووە بۆ نمونە ئەوەندێکی ئێستا چاودێری ئەو بارودۆخەکە ئەەکەیت ینی بۆ نمونە چەند ڕۆژ لەمەوبەر بینیمان وتارەکەی سەدەر چۆن بوو بە شێوەیەک بوو سەبار بە نامەی دەست لە کارکێشانەوەی ئەندامەکانی لە پەرلەمانی عێراقا. لە ئێستادا تۆپ لە قاچی بەڕێز موقتەدا سەدرە وەک بینیمان لە دوای وتارەکەی تەواوی فراکسیۆنی سەدریەکان دەست لە کارکێشانەوەیان لە حەنانە پێشکەش بە سەدر کرد. ئەمە جۆرێکە لە بەیعەتی ئایدۆلۆژی و مەزهبی بە ڕێبەرەکەیان و ئەمە بە تەواوی لە ئێستادا ئەتوانن پەرلەمان پەکخن و پەرلەمان هەڵوەشێننەوە ئەگەر کۆمەڵێک هێز و لایەنی سیاسی تر بچنە پاڵیان. ئایندەی سیاسی عێراق بێگومان لە ئێستادا ئەگەر پەرلەمان هەڵوەشێتەوە عێراق داخلی کۆمەڵێک قەیرانی ئایدۆلۆژی ئابووری سەختی سیاسیەت بە چەند ساڵێکی تریش ئێمە ناتوانین لێ دەرچین هەروەک چۆن لە کاتی گۆڕینی بەڕێز عادل عەبدولمەهدی لە ساڵی 2019 و ڕادەستکردنی حکوومەت بە مستەفا کاظمی ئێمە وامانەزانی حکوومەتەکەی مستەفا کاظمی ئەتوانێت دەستبەرێ بۆ کۆمەڵێک برینی سەخت لە عێراقا کۆمەڵێک ڕیفۆرمی ئابووری سەخت لە عێراقا بەڵام بە نەتیجە نەیتوانی هیچ بکە. بۆیە ئەگەر هەڵبژاردن دووبارە کرێتەوە ڕەنگە تا ڕادەیەک ئەگەر بە چاودێری ئەمریکیەکان و ئێرانیەکان و نەتەوەیە گرتوەکان هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێ تا ڕادەیەک عێراق نزیک بکەنەوە لەوەی کە حکوومەتێکی تەکنۆکرات چ گەرانتێکەیە پاک و بێگەر بێ کاگاسۆ ئەوانەی شکستیان هێنا چێناڵێ دەست بۆ ساختەکاری نابن. بەڵام هەڵبژاردننی پێشوو تا ڕادەیەک بەبێ دەستێوەردان و بەبێ ساختەکاری منەظەم بەڕێوە چوو بێگومان عێراق ڕێگە چارەی تری نییە. لە ئێستادا عێراق سەروەری نەماوە، لە ئێستادا عێراق دیبلۆماسیەت و گوتاری دەرەوەی نەماوە، لە عێراق لە ئێستادا سونعی قەرار بڕیاردانی قەراری سیاسی نەماوە، هیچ پڕۆژە یاسایەک لە پەرلەمانە تێناپەڕێنرێت. هێز و لایەنە سیاسیەکان ئەوەی کە پێ ئەوترێ هاوپەیمانی سێقۆڵی لەلایەک داوای حکوومەتی زۆرینەی نیشتیمانیەکەن کە ئەوە تێزێکی نەگۆڕە لای موقتەدا سەدر گۆڕانکاری بەسەرانایەت ناتوانن 220 پەرلەمانتار لە پەرلەمانە کۆکەنەوە لە بەرامبەر ئەوەشا هێزەوە لایەکان و هێزەکانی دەوروبەری بەڕێز مالیکی کە بە چوارچێوەی هەماهەنگیە ژمارەکرێ ئەوانیش بێگومان هەمیشە چەکی سەیەکی پەخەر لە دەستیانایە لەبەرەوە بەم شێوە عێراق لە بۆشایی دەستوریایە عێراقێکی بەم شێوە کە لە ناو بۆشایی دەستوریا بێ بڕیاری پێدەر نەکرێ نەتوانرێ مامەڵ لەگەڵ کەیسە گەورەکانی خۆیان بکە نەتوانرێ سنوور و چوارچێوە دەستوریەکە بپارێزێ بۆی یعنی ئەبێ هەڵبژاردن دووبارە بکرێتەوە چونکە ئەگەر بەم شێوەیە بێ سەرە کێشێ بۆ ئەوەی کە ئەو گروپانەی کە هێزیان بەدەسە چەکیان بەدەسە لیواکانیان بەدەسە سەرایەکانیان بەدەسە کۆنتڕۆڵی عێراق بکەن و ئەو کاتە عێراق ئەکەوێتە دەست کۆمەڵێک هێزی عسکەری کە بە لۆجیکی تفەنگ و باروت ئەبێ مامەڵە لەگەڵ یەکتریا لەبەرەوە کاتە ئێمە و عێراقەتەیە عێراقی دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی و پلۆڕالیزمە. باڵە سپاس بۆ بەڕێز ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی دەستا خۆش بێت. سپاس بۆ ئێوە. سپاس.